سلااوتانە بێ بەڕێزان. باشاتنی ساڵح موسلیم سەرۆکی پێدە لە ڕۆژاوای کوردستان بۆ شاری هەولێر. کۆبوونەوەی لەگەڵ بەرزانی و پارتەکانی دیکەی ڕۆژاوا باز لە هەماهەنگی و لێک نزیک بوونەوەی پێدە و پارتی دەکرێت لە کاتێکدا پەیوەندەکانی نێوان ئەم دوو پارتە لە ڕابردوودا ئالۆزی زۆری بەخۆ بینی و تەنانەت کارگەیشتبووەوەی کە تۆمەتیان بەرامبەر بە یەکتر دەبەخشیەوە. لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم جەنگیز مەحەممەد ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان گفتوگۆ لەسەر پەیوەندەکانی پارتی و پێدە دەکەین لە قۆناغی ئێستادا. بەڕێزانەوەش دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRTەوە پرسیارەکانتان با کۆمنت بۆ میوانەکەی من بنێرن تاوەکو ڕوبەڕووی بکەم و داوای لێبوردنیش دەکەم بۆی کە کەمێک لە کاتی بەرنامەکە دواکەوتین بەهۆی دواکەوتنی میوانەکەم کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لە ستۆدیۆکانمان لەگەڵماندایە. کاک جەنگیز سوپاس بۆ ئامادەبوونت. بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان و پێدە بە دیاریکراوی لە چه ئاستێکدایە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس داوای لێبوردنەکەم بۆ دواکەوتنم بەهۆنەی ترافیکەوە. بەڕاستی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پێدە و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی تر ئێمە پەیوەندێکی باشمان هەبووە لە ڕابردوودا تەنها جیاوازی بیر و بۆچوون هەبووە لە نێوان حیزبە سیاسیەکانەوە بەتایبەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پێدەدا. بۆ وەڵامی پرسیارەکەش ئێمە هیچ کات پەیوەندەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پێدە نەگەیەتە ئەو ئاستێک کە جەنابەت لە پێشەکی باست کرد و ئێستاکە هەواڵە پەیوەندەکانمان بەڕاستی زۆر باشە و زەرورەتی ئەم مۆزەعی ئێستای کوردستان و ئەو بارودۆخەی کە ئێستا کوردستانی تێدایە وای کردووە کە ئەمە هەموو جیاوازەکانمان وەلا بنێن و هەمووان ڕوبەڕووی ئەو هەڕەشە گەورە و مەترسیە بینەوە کە ڕوبەڕووی نەتەوە و خاکەمان بۆتەوە. بەڵێ کاک جەنگیز یانی لەسەرەوەی کە باست لەوە کرد وەکوی من لە پێشێکێکدا ئاماژەم پێ کردو ینی پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان لە باشوور و پێدە لە ڕۆژاوا نەگەیشتۆتەوە ئاستا. لەسەر مەسلەوەی کە باسی ئەوم کرد تەنانەت کارگەیشتۆتەوەی کە تۆمەتان بەرامبەر بە یەکتری بەخشیوەتەوانێ من نمونەیەکت بۆ دێنمەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لەسەر ساڵح موسلیم دەنووسێت کە دیسان دەرکەوت کە ئەم پیاوە وەکو پێشتر پێشبینی کراوە یاخود قسەی لەبارەوە کراوە دەستی تێکەڵ کردووە لەگەڵ بەشار ئەسەددا. ئەمە بۆ خۆی ناچێتە زمنی تۆمەتەوە و بۆ خۆی ئاماژەیەکی ڕاستەوخۆ نییە بۆی کە پەیوەندەکانی پێدە و پارتی لە دۆخێکی زۆر ئالۆزدایە؟ بە سەرەتا نازانم بازی چی برادێکی ئەندامێکی پارتی دەکەی کە ئەو وتەی وتووە بەڕاستیەوە دەبێت ئەو پرسیارە لە خۆی بکە ئایا بۆچی وتۆی لە کوێتی ئەمە و پەیوەندی نێوان ئێمە و با بڵێن پارتی دیموکراتی کوردستان و پێدە و برایانی ڕۆژاوامان بەڕاستی لە ڕابردوودا بێگومان خۆ ئێمە هەموو جیاوازیمان هەبووە لە بیر و بۆچوون و جیاوازیمان هەبووە لەوەی ئایا چۆن ئێمە پەیوەندەکانمان ڕێک بخەین و ئایا چۆن بتوانین هاوکاری یەکتر بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم قۆناغە و ئەم بارودۆخە هەستیارە بینەوە. و بۆ پەیوەندی پێدە بەڕێژ کاک ساڵح موسلیم لەگەڵ ڕژێمی بەشار لەسەد ئەمە بەڕاستی خەڵک دەڵێت و ئایا چۆن بووە و ئێمە ئەوە گرنگە ئێستاکە کار لەسەر ئەوە بکەین ئێمە ئەمڕۆ لە چی بارودۆخێکداین و لە چی ئاستێکداین و بەڕاستی گرنگەوە ئێمە هەموو جیاوازیەکانمان و هەموو ناکوکیان ئەگەر لە ڕابردووشدا هەبوو بێت وەلای بنێن و بەڕاستی لە ئەو هەوڵانەی کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی لە ڕابردوو داوێتی و ئێستاکەش بەردەوامە هەوڵەکانی بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین هەمووان پێکەوە لەژێر چەتێکی نەتەوەیدا بەتایبەتی برایانمان لە ڕۆژاوە لەژێر چەتێکی نەتەوەیدا بە یەک ڕێژی و بە یەک گوتاری ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بنەوە کە ئێستا ڕوبەڕوویان بۆتەوە. لە ڕابردووشا بێگومان هەڵوێستی سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود بارزانی و جەنابی سەرۆک زۆر ڕوون و ئاشکرا بووە. سەرۆکی هەرێم لە 2 ساڵەوە پێشە داوای لە هەموو برایانی ڕۆژاوامان کردووە لە بە حیزبە سیاسیەکان لایەنەکان کە هەموو لەژێر یەک چەتری نەتەوەیدا کۆ ببنەوە و با ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسیانەی کە لە ڕوبەڕوویان دەبێتەوە لە ڕابردوو لە داهاتوودا هەموو پێکەوە ڕوبەڕووی ببنەوە بتوانن بەسەری دازاب بن. ئێمە بۆ ئەوجا تاکو ناکوکی نێوانە نەکەوێتە ئەو ئاستێکە ئەو ناخۆشی و ینی کە ڕوبەڕویان بێتەوە بۆ بەستی شەڕکردن ڕوبەڕوویەک بوونەوە
ئەوە نەکەن بەڵکو با ڕوبەڕوونەکان بەرامبەر بە دوژمنەکانی کورد و بە دوژمنانی خاکەمان بێت نەک لە نێو خۆیاندا و بەڕاستی ئێستا ئەو هەڕەشە و مەترسیانی ئێستا لەسەرمانە زۆر زۆر لەوە گەورەترە کە ئێمە جیاوازەکەمان بێنەوە پەرچاوی خۆمان و بی لەوانە بکەینەوە. بەڵێ کاک جەنگیز سەرۆکی هەرێمی کوردستان کە هاوکات سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیشە لەگەڵ ساڵح موسلیم و بەشێکی زۆر لە پارتە سیاسەکانی یاخود پارتە سیاسی کوردەکانی ڕۆژاوای کوردستان کۆبووانێ پێتان وایە ئەمە بۆ خۆی دەستپێکردنی قۆناغێکی نوێیە لە پەیوەندی نێوان باشوور و ڕۆژئاوا هەروەها نێوانی پارتە کوردیەکانی باشوور و ڕۆژئاوا؟ پەیوەندی ئەو پەیوەندی کە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و پێدە و لایەنە سیاسیەکانی تردا هەیە و بەڕە جەنابی سەرۆکی هەرێم کە لە سەرەتای دەستپێکردنی قەیرانەکانی سووریاوەیە ئەوەی ڕوون کردێتەوە کە ئەو قەیرانەی سووریا قەیرانێکی ناوخۆیە و دەبێت کێشەکان لە ناوخۆی سووریادا چارەسەر بکرێن و پارتی دموکراتی کوردستانیش وەکو هەڵوێستێکی نەتەوایەت و هەمیشەیی خۆی هەوڵی ئەوەی داوە کە هەموو لایەنە سیاسیەکانی ناو گۆڕەپانی سیاسی ڕۆژاوای کوردستان کۆ بکاتەوە لەژێر یەک چەترا و بە یەک شێوە بە هەمویان ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێت. سەرۆکی هەرێم لە هەموو لێدوانەکانیدا ڕوونواشە ئێمە پاڵپشتانین ئەگەر ئێوە لەژێر یەک چەتردابن ئێوە لەژێر یەک بیر و بۆچووندابن ئێوە ببوورە ئێوە ئەگەر ئێوە یەک هەڵوێستان هەبێ بەرامبەر بە دوژمنانی کورد ئایا هەر بڕیارێک ئێوە بە کۆمەڵ بیدەین مەبەست لە لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستانە هەر بڕیارێک ئەوان بە کۆمەڵ بیدەین ئێمە پاڵپشتیان حتا ئەگەر ئەو بڕیارە بابن هاوپەیمانیتی بێت لەگەڵ بەشار ئەسەد یاخو هاوپەیمانەتی بێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا ئێمە پاڵپشتیەوە دەکەینەوە سەرۆکی هەرێم هەموو کاتەوەی دووپاگرێت بۆ ئێمە گرنگەوەیە کە برایانی ڕۆژئاوا سیاسیانی ڕۆژئاوا هەموو پێکەوە لەژێر یەک چەتردا کار بکەن و هەموو پێکەوە ئەمڕۆ ڕوبەڕووی و قەیرانە بنەوە هەموو پێکەوە هەڵ بدەن بۆ بەڕێوەبردننی ڕۆژئاوا و ئایا لە ئەنجامی ئەو بەڕێوەبردنە چی پێگرێت ئایا هەرێمێکی فیدراڵی پێکدێ وەکو ئێرە لە چوارچەوەی هەرێمێکی فیدراڵ چوارچەوەی سوورای فیدراڵ تا یاخود ئۆتۆنۆمی یاخود ئەگەر حتا بگاتە ئەوەی کە توانیان بێ بتوان دەوڵەتی سەر بەخۆی ڕابگەن ئێمە پاڵپشتیان دەبین و پاڵپشتی ئێمە هەموو کات بۆ ئەوەی یەک دەنگی برایانی ڕۆژئاوامانە و بۆ بێگومان ئەگەر هەرچەند لەگەر لە ڕابردووشە قەیرانێک بوو بێت یاخود ناکۆکیەک بوو بێت بێگومان ئەوانە وەلا دەنێن و دەبێت وەلا برێت چونکە یەکریزی و کۆدەنگی هاو نیشتیمانی ئەمڕۆ لە کوردستان لە هەموو شتێک گرنگترە چونکە ئەو شەڕی کە بەرامبەر بە گەلی کورد بووەتەوە لە جەلۆلا هەتا کۆبانی و ئافرین بەڕاستی ئەمە شەڕێکی نەگریسە شەڕێکی نەخوازراوە بەرامبەر بە هەموو نەتەوەی کووردا بەبێ جیاوازی لەنێوان حیزبە سیاسەکان ئایا پارتی دموکراتی کوردستان یاخود یەپەگەیە یاخود هەر لایەنێکی سیاسی تری گۆڕەپانی سیاسی کوردستانە ئەوە هەڕەشەیە لەسەر خاکی کوردستان ئەوە هەڕەشەیە لەسەر نەتەوەی کوردستان بۆ ئێمە هەمووان پێکەوە بەبێت دەبێت ڕوبەڕووی و شەڕە نەخوازراوە بینەوە. بەڵێ کاک جەنگیز ڕوونا کە زیاتر پەیوەندیەکان لەگەڵ ڕۆژئاوادا لەسەر ئاستی سێ سەرۆکایەتیەکە بووە یعنی پەیوەندەکان بۆ جۆرە بوون پارتی دموکراتی کوردستان بەنیازە لەگەڵ پێدەدا بەجیا وەکو دۆ حیزب کۆ ببنەوە بۆ یعنی قسە لەسەر پەیوەندەکانیان بکەنەوە. ئێمە بێگومان پارتی دموکراتی کوردستان هیچ کاتێ دەرگای لەسەر هیچ حیزب و سیاسیەک دانەخستووە ئێمە هەموو کات دەرگامان واڵایە و ئێمە ناکۆکیمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی گۆڕەپانی سیاسی کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور نییە بێگومان جیاوازی بیر و بۆچوون هەیە ئەمە شکارێکی ئاسایی و لە سیاسەتا هەموو حیزبێکی سیاسی جیاوازی بیر و بۆچوون هەیە و ئێمە هەر لایەنێکی سیاسی داوا بکات لە کۆبوونەوە بۆ ئاساییکردنەوە یاخود بۆ بەهێزکردنی پەیوەندەکانمان کە بڵێن باشە دەبێت ئێمە پەیوەندەکانمان ناسایینەوە بەڵکو پەیوەندەکان لەوەچێ لەسەر جیاوازی بیر و بۆچوون ببێ ئێمە هەموو کاتدەرگامان واڵایە و ئێمە ئامادەین لەگەڵ هەموو لایەنێکی سیاسەکان دابنیشین تاکو پەیوەندەکانمان بەهێزتر بکەین چونکە ئێمە لەو باوەڕێن بەهێزبوونی پەیوەندەکانمان و ڕێخستنی نێوماڵی خۆمان ئەبێتە هۆکاری سەرکەوتنمان و لەو ڕێگەوە ئێمە دەتوانین ئامانجە سەرەکیەکانمان بەدەستبێن و ئامانجە نەتەوەیەکانمان بەدەست بهێنین. باشە قسێکی لەو جۆرە هەیە کە پێدە و پارتی کۆ ببنەوانێ؟ بێگومان کە هاوسەرۆکی پێدە کاک ساڵح موسلیم ئێستا لە هەرێمی کوردستانە و ئەوە بۆ ماوەی دوو ڕۆژە کۆبوونەوەیان هەیە بە سەرپەرشتی سەرۆکی هەرێم
لە شاری دهۆک ئەمەش بە مەبەستی سەرەکی لەم کۆبوونەوانش بۆ یەکریزی و کۆدەنگی برایانمان لە ڕۆژئاوا و بۆ هاوکاریکردنی برایانی ڕۆژئاوا کە بتوانین لەو نەهامەتیانەی کە ئێستاکە و لەوەی کە سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود ئاماژەی پێکرد کە نەفریەکە لە ڕوبەڕوویدا کوردستان بۆتەوە نەفری ئەمێکە بڕی برایانمان لە ڕۆژاوا بۆتەوە ئێمە دەبێ هەموو جیاوازەکان وەلا بنێن و ڕوبەڕێوە بینەوە و ئێمە بەڵێ ئامادەین ئەگەر بێگومان ئەگەر بەڕێز کاک ساڵح موسلیم لە کۆبوونەوەدا بێگومان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دادەنیشێت و لە کۆبوونەوەکانیشمانە لەگەڵ هەر لایەنێ بێ ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە یەکریزی وماڵی کوردی لە باشوور و لە ڕۆژئاوا ئەوەیە و ئێمە تەنها یەکریزی دەتوانێت بەرەو سەرکەوتنمان بەرێ و بەڕووی ئەم نەفری ئەمە بینەوەکە ڕوبەڕووی هاونیشتیمانمان بۆتەوە لە کۆبانی لە هەموو جێگاکانی تری کوردستان و بە باشووریشەوە. بەڵێ لە سەروەکتی ڕاگەیاندنی کانتۆنەکانی ڕۆژئاوا پارتی لە باشوور تاکە حیزبە کە قسەی هەبووە لەسەر بەڕەسمی ناساندنی ئەو کانتۆنانە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆچی؟ یەکشت هەیە ئەمە حەزەکەی بگەین ئەمە پەیوەندی بۆ نیە پارتی دیموکراتیکی کوردستان دژی بێ یاخ نەبێت نەخێر ئێمە هیچ وەختێ دژیەوە نەبووین ئێمە هەموو کات پاڵپشتی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانمان کە لە ڕێگەی ئاشتی و مافەکانی گەلی کوردستان بەدەست بێ لە هەموو پارچەکانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەمە پەیوەندی بۆ نیە ئێمە بناسیێنین یاخودی ناس ئەمە کێشەیەکی یاساییە ئێمە وڵاتێکی سەربەخۆنی تاکو بە ڕسمی بتوانین ئەو کانتۆنەکانی کۆبانی بناسیێنین ئەمە پەیوەندی بە حکومەتی فیدراڵەوە هەیە هەچ کاتێک ئەگەر هاتە سەرەوەی کە کێشەکە لەسەر ئەوە بێکایە هەرێمی کوردستان ئەو کانتۆنانانجەست و کێشەی بۆەوە دروست کردووە بێگومانەوە ئەو وەختەیە هەڵوێستی ئەمە ڕوون و ئاشکرا بێت بەڵام ئەوانە هەندێ مزایدەی سیاسی کە لەلایەن چەند کەسێکەوە یاخود ڕۆژنامە نووس بێ یاخود کەسێکی سیاسی بکرێت بەڕاستی ئەوانە دوورن لە ڕاستیەوە حەز دەکەم ئەوە زیاتر ڕوون بکرێتەوە ئەمە پەیوەندیەکی یاسایی نێوان دوو دەوڵەتە نەک نێوای دەوڵەتی نەک هەرێمێکی فیدراڵ لە چوارچێوەی وڵاتێکە بیەوێت ناوچەیەکی ناو وڵاتێکی ناو چوارچێوەی وڵاتێکی تر بناسیێنێت و کە بە ئیدارەیەکی سەربەخۆی بناسیێنێت ئەوە پەیوەندیەکی بە حکومەتی فیدراڵەوە هەیە و ئەوە پەیوەندیانە کاتێک گەیە و ئاستێک کە پێویست بە ئێمە بکات بێگومان ئێمە هەڵۆسمانە بێ و ئێمە پاڵپشتی لە هەموو ئەو هەوڵانەی برایانی ڕۆژاوامان دەکەن بۆ ئەمە لایەنە یاسایەکەی بەڵام بەشێکی زۆر یاخود ڕەنگە بڵێم کۆی پارتەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان لە ناوهێنانی ڕۆژاوادا ینی باز لە وشەی کانتۆنی کۆبانێ یان جززیرە یان ئەفرین بەکار دەهێنرێ بەڵام بۆچی پارتی دیموکراتی کوردستان وشەی کانتۆن بەکار ناهێنرێ؟ بەڵێ وشەی کانتۆن یاخود وشەی فیدراڵ ئەگەر بەکار بهێنیان نهێنێت باوەڕ ناکەمەوە کێشەیەک بێت بۆ ئەوەی ئایا ئێمە بۆ خۆی ڕاستەوخۆ ئاماژە نییە بۆ ئەوەی کە ئاعتراف بە کانتۆنەکان ناکا پارتی دیموکراتی کوردستان؟ نەخێر ئەوە دیکە پارتی دیموکراتی کوردستان بە نەی ناسان دەبێت پارتی دیموکراتی کوردستان ئێمە دەڵێین برایانمان لە ڕۆژاوا هەموو پێکەوە لە ژێری یەک دروشمدا کە دروشمینەتەوەی بێ بۆ بەڕێوەبردننی ڕۆژاوا و دیاریکردنی جوگرافیای ڕۆژئاوای کوردستان لە هەمووش گرنگترە لەوەی کە ئێمە بین ناوی کانتۆنێک لە ئەفرین و کانتاوێک لە شوێنێکی تر بنین گرنگی ئەوە نیە کانتۆنەکان ئێمە دابێت گرنگی ئەوەیە جوگرافیای ڕۆژئاوای کوردستان دیاری بکرێت و لە ڕێکەوتنیەکە ئایا لەگەڵ ڕژێمی ئەسەد بێ یاخود لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریادا بێت کە بەڕەسمی بناسرێنێت کە بڵێ ئەمە جوگرافیا ڕۆژئاوای کوردستانە و ئەمە ئەو جێگایە کە میلەتی کورد بۆ هەزاران ساڵە تێیدا دەژی بەڵام ئایا ناوچەیەک بە ناوی بنێن کانتۆن و بەڵام لە کاتێکدا هیچ بەڵگەیەکی و یاخودی دانپێنانێکی لەلایەن حکوومەتەکەی سووریا و یاخود لە لای ئۆپۆزیسیۆنی سووریاوە نەبێ ئەمە چی بەرهەمێکێ بێ گرنگەوەیە ئێمە بەڵگەیەکمان بەدەستێ بۆ نمونە ئەگەر لە بەیاننامە 11 ئازاری ساڵی 70دا ئێمە تاکوێتە لەسەر و بەیاننامەیە کار دەکەین لەبەرەوە حکوومەتی عێراق ئەو وەختە ملکەتی داواکاری کورد بوو لە جوگرافیای کوردستانی بە هەموو ئەو ناکۆکیانی کە لەسەر کەرکووک و ناوچەکانی تری دەرەوەی ئیدارەی هەرێم هەیە ئێستاکە ڕازی بووە کە کوردستانە دەبا برایان جمال ڕۆژاوە بە هەمان دووشم بەڵگەیەک ببێت یاکو ڕێکەوتنێک ببێت کە بڵێ ئەمە چوارچێوەی
جوگرافیای کوردستان دیاری بکات ناو ئەو چوارچەوەی جوگرافیا هەموو پێکەوە کار بکەن و لەوێشەوە بتوانە خزمەت بە برایانی ڕۆژاوە بە کوردستانی ڕۆژاوا بکرێت. بەڵێ کاک جەنگیز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێک پرسیار هاتووە کە بۆ دەخوێنمەوە تۆش وەڵامیان بدەیتەوانێ. ئوسامە شەمێرانی دەڵێت پارتی چی کردووە بۆ ئەوان و چی پێدەکرێت دیارە زیاتر مەبەستی کۆبانێ و مەبەستی پارتیە وەکو حیزب یعنی لە چوارچێوەی حیزبەکەدا چیتان کردو بۆ کۆبانێ. کۆمنتێکی دیکە ئارام مازن کۆیی ببوورە دەڵێ ئایا سەرۆکی هەرێم لەگەڵ ساڵح مسلیم کۆبێتەوە بۆ پەیوەندی ئاسایی نێوان حیزبی بووە یاخود بۆ پشتگیری کوردانی ڕۆژ ئاوایە و دەپرسێت بۆچی پارتی کێشەی لەگەڵ هەموو حیزبەکانی کوردستانی گەورە هەبووە لە ڕابردوودا و لە ئێستاشدا هۆکارەکەی چییە؟ وەڵامی ئێوە. بەڵێ حەزەکەم پارتی دموکراتی سوپای وەکو لە وەکو پای وەکو حیزب چی کردو بۆ ڕۆژاواوە بۆ کۆبانیەوە بەڕاستی زۆر ڕوون ئاشکرایە. ئێمە لە هەموو پەیوەندەکانی خۆمانمان بەکاری هێناوە یاخود کارمان لەسەر کردو بۆ ئەوەی لەگەڵ هاوپەیمانە نێونەتەوەیەکان نێودەوڵەتی کە ئەمڕۆ بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دامەزراوە لەسەر ئەوە بتوانێت پەیوەندیانە بەکار بهێنین یاخود کاری لەگەڵ بکەین تاکو هاوکاری برایمان لە کۆبانی بکەین. بەڕاستی ئەگەر کوێ لە قسەکانی کاگە ساڵح مسلیم ببێت دوێنێ شەو لە ڕوودا و ئەوە ڕوو دەکاتەوە کە لە ڕووی جوگرافیاوە بەڕاستی ئاستەمە بۆ هێزی پێشمەرگە یاخود بۆ هاوکاری سەربازی بگاتە کۆبانی. ئەمە جا بۆیە هەر کەسێکە بێ و مزایدانە بکات بەڕاستی دەبێت واقعەکەی خەڵک بزانێت لە ڕێگەی هێزی پێشمەرگە بنێرێت یاخود هاوکاری سەربازی برێت ئەستەمە ئەمە ناکرێت. ئێمە هێزی ئاسمانیشمانیە بڵێ نەتوانین لە هێزی ئاسمانیۆرین بەڵام گرنگترین ئەوەیە کە بەڕە سەرۆکی هەرێم جەنابی سەرۆک لەگەڵ ئەو پەیوەندیە دیبلۆماسی بەهێزی کە هەیەی لەگەڵ هەموو وڵاتانە و کە سەرۆکی هەرێم سەرچاوەی دروستکردنی گەورەترین هاوپەیمانێتە بۆ دژی داعش بەکاری هێناوە دەوام لەگەڵیان بووە هەتاکو بتوانێت ڕوبەڕووی داعش ببنەوە و بەڕاستی لە چەند ڕۆژی ڕابردووە لە دوو هەفتەی ڕابردوودا بینیومانە ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان دەیکات تەنیا بۆ پارتی حسابە کۆبانی و داعش نەخێر سەرۆکی هەرێم ئەمڕۆ مەرجعەتی هەرێمی کوردستانە. سەرۆکی هەرێم لە خەڵکی کوردستانەوەدا هەڵبژێردراوە بەبێ هیچ جیاوازێک لە پارتی یەکێتی یاخود بزوتنەوەی گۆڕان ئیسلامی. سەرۆکی هەرێم بەوەی کە دەنگی داوە بەوەی کە دەنگی نەداوە ئەمڕۆ سەرۆکی هەرێمە. ڕاستە بە هیچ پەیوەندێکی بۆ ئایا ئەمە تەنها هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بێ ئەمە هەڵوێستی سەرۆکی هەرێمە بەڵام پارتی دیموکراتی کوردستانیش هەمان هەڵوێستی هەبووە لەبەرەوە ئێمە سەرۆکەکەمان کە سەرۆکی هەرێمە ئەوە بۆ چوون و هەڵوێستەکانەتی بێگومان حیزبەکەشی هەمان هەڵوێستێ بێت. بەڵێ کۆمنتی دووەم جارێکە بۆ دەخوێنمەوە ئارام مازن پرسیاری ئەوەی کردبوو کە لە بەشی دووەمی پرسیارەکە دەڵێ پارتی بۆ کێشەی لەگەڵ هەموو حیزبەکانی کوردستانی گەورە هەبووە لە ڕابردوودا و لە ئێستاشدا هۆکار چییە؟ وەڵامی لە تۆ دەوێت. پارتی دیموکراتی کوردستان کێشەی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی نەبووە لە هیچ شوێنێکی کوردستاندا. لە ڕابردوودا ئێمە لە تووشی شەڕێکی نەخوازراوی نەگریز بووین لە ساڵی نەوەتەکانە ئەمەش بەڕاستی کەمە هیچ کەس نابن هیچ کام لێ ئەمە نامانەوە بچینەوە سەر ئەو بارودۆخی ئایا شەڕی ناوخۆ بوو بەڵام مانایەوە نییە کە ئێمە کێشەمان لەگەڵ بێ. ئێمە دەڵێن ئەمڕۆ قۆناغێکی جیاوازە لە هاتووەتە ئاراوە ئەمڕۆ پێویستی بە ئەوە هەیە کە ئێمە لە ڕێگەی ئاشتیەوە لە ڕێگەی پرۆسەی سیاسیەوە لە ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی بەشداریکردن لە پرۆسەی سیاسی بگەینە ئامانجەکانمان. ئەمە ناتوە بەڕاستی لە ڕێگەی هێزی سەربازیەوە بتوە بمانەوێت وڵاتێکی دراوسێ یاخود هەد وڵاتێکی تر بێنین بەوەی کە گوایە ئێمە ئەمانەوە ڕوبەڕووتان بینەوە بۆ بەدەستێن ئەمافگان بەڕاستی ئەو کاتە تێپەڕ ئێمە زۆر گرنگە کاتەکە بزانی کە چەندێ لەگەڵ ئێمەیە. ئێمە ئەمڕۆ بەڕاستی لە قۆناغەکان کە پێویستی بە گفتوگۆ هەیە پێویستی بە یەک ڕێزی هەیە پێویستی بەوەیە کە بەشداری فعلی لە پرۆسەی سیاسی بکەین لە هەر شوێنێکی کوردستان بێ لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە باکوور یاخود لە باشوور بەڕاستی بەشداریکردنی پرۆسەی سیاسی گەورەترین هێزەکە ئێمە دەتوانی بەکاری بێنی بۆ بەدەستێنانی ئامانجەکانمان. جا بۆیە بەڕاستی ئەمە هیچ کاتێک کێشێکی وانە بۆ کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و لایەنێکی سیاسی تر کە لەسەر شتێکی بێ بنەما بێت یاخود
کێشەیەک بوێ لەسەر بنەمای ئەوەیە کە ئێمە جیاوازیمان هەبێت لەگەڵەوان لەسەر کێشە دەکەن هەموو کێشە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان لە هەرچوە پارتی کوردستان یەک استراتیجیەتیان هەیە بەڵام میکانیزمی جیاوازیان هەیە بۆ گەیشتن بەو ئامانجە بۆ استراتیژە دەبدا بۆیە بەو استراتیژێتە ئێمە بێگومان پەیوەندەکانمان لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان ئەمڕۆ ئاساییە و ئێمە کای لەسەرەوە دەکەین کە پەیوەندەکانمان بەهێزتر بکەین تاکو بتوانین خزمەتی زیاتر بە وڵاتە و بە هەرچوە خزمەت بەم وڵاتە و بکەین و بتوانین ئاماجەکانمان بەدەست بهێنین. بەڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک مزەفەر چۆمانی دەڵێت بەڕاستی بۆ چوونی پارتی بۆ کەس ڕوون نییە بەو پێی پارتی نزیکە لە تورکیا پێویستە هەموو هەوڵێک بدات بۆی لە ڕێگەی تورکیاوە هەرێمی کوردستان بتوانێت هێزی پێشمەرگە و هاوکاری مرۆیی و سەربازی بگەێنێتە کۆبانی. هێزی پێشمەرگەی کوردستان لە بەڕاستی ئەمە تورکیا وڵاتێکی خاوەن سیادەیە وڵاتێکێکەکە لەو وڵاتانەی کە کاریگەریەکی لە ناوچەکەدا هەیە و هێزی پێشمەرگەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ناتوانێت فشارەوە بکات لە تورکیا دەبێ بڵێ دەبێ هێزی پێشمەرگە لە ناو خاکی تورکیاوە بڕات. مەبەستی لەوە نیە کە فشار بکرێ بەقەدەوەی کە دەڵێ بۆچی پارتی پەیوەندەکانی لەگەڵ تورکیا ئیستیغلال نەکردووە بۆ ئەوەی کە لەم ڕێگەیەوە وا بکات تورکیا قەنەعەت پێ بکات هێز بنێرێت. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر پەیوەندیەکەی نێوان هەرێمی کوردستان و تورکیا باز بکە ئەوە پەیوەندی نێوان دوو حیزب نییە حەزەکەمەوە با زیاتر ڕوون بێ ئەوە پەیوەندی نێوان دوو شەخص نیە ئەوە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیایە و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت فشار لە حکوومەتی تورکیا بکات کە هێزی پێشمەرگە دەبێت بۆ خاکەتا تێپەڕێ بچێ بەرگری لە کۆبانیکە تورکیا ئەوەتا لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەفتەی ڕابردووە لەگەڵ وڵاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشە نەگەیشتوەتە ئەوەی کە ڕێکەوت بکەن کە بتوانێت بنکەی فڕۆکەوانی ئەرچەلیک بەکار بێنێ بۆ لێدانی داعش لە چوار دەوری کۆبانی کەواتە ئایا ئەگەر تورکیا دەگەبێتەوە ڕێکەوتنێت لەگەڵ ئەمریکا ئایا چۆن حکوومەتی هەرێم دەتوانێت فشار لە تورکیا بکات بڵێ دەبێت هێزی پێشمەرگە بەناو خاکی تۆدا تێپەڕێ و بەرەو کۆبانی یاخود دەبێت هێزی سەربازی تورکیا دەستێوەردانی ڕاستە و خۆبکە لەگەڵ کۆبانە بەڕاستی ئەمە شتێکە تەنها لە زاری چەند کەسێکەوە دێوە بەویستە ئێمە لەگەڵ لە ئەرزی واقعاتی هەیە لەگەڵەوە کار بکەین و ئێمە پێویستە بە چیمان پێ ئەکرێت کار بۆ ئەوە بکەین نەک ئەوانەی کە بە خەیاڵ ئەمانەوێت و کار لەسەر بکەین ئێمە ئێستا کاتی ئەوە نییە ئەمەش لەسەر خەیاڵ و لەسەر بیر و بۆچوونێکی عاتفی بکەین ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەین چیمان پێ دەکرێت بۆ کۆبانی و بەڕاستی ئەگەر متابعەتان بێت چەند ڕۆژەوە شتەکان دیاری بووە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری سەربازی بەناردنی چەکی بۆ کۆبانی کردەوە ئەمە بەردەوامی ژەبی لە هاوکاریانە. بەڵێ کاک جەنگیز قسەیەکی زۆر کرا بەتایبەت دوای ئەو مەترسیانەی کە داعش بۆ سەر هەرێمی کوردستان دروستی کرد و دواتر ئەوەی کە ئێستا لە کۆبانی دەگوزارێت ڕای زۆر وازەح دەبینین لە ناو پارتە سیاسەکانی باشووردا بەرامبەر بە هەڵوێستی تورکیا دەمەوێت زۆر بەڕوونی پێم بڵێ لە ئێستادا پارتی هەڵوێستی بەرامبەر بە هەڵوێستەکانی تورکیا لەسەر ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ ئێستا ژەوەی لە کۆبانی دەگوزارێت کە وا لێک درایەوە کە هەڵوێستێکی خراپی هەبوو و باش نەبوو تەنانەت تەنیا بەرژەوەندی ئابوورەکانی لە هەرێمی کوردستان ویستۆ و هیچی تری نەویستۆ تەنانەت کارگەیشتەوەی کە باز لەوە دەکرا دەبێت بایکۆتی کەلوپەلە تورکیەکان بکرێت لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا ڕای پارتی بە وازەحی لەسەر هەڵوێستی تورکیا چییە؟ بەڵێ حەز دەکەم شتێک هەیە ئەگەر مەجر ڕێگەم پێ بدەیت زیاتر ڕوونکردنەوە بدەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان تورکیا پەیوەندیەکی سەربازی نییە و ئەو ئێمە لە نێوان ئێمەواندا هیچ ڕێکەوتنێکی سیاسی بەورە ڕێکەوتێکی سەربازی نەبووە تاکو یاخو ڕێکەوتنێکی ئاسایشی هەبێ لە نێوانمانە کە تورکیا وا لێم کاکە ئامادە بێ ئەگەر هێرشکرایە هەرێمی کوردستان تورکیا دەبێ پابند بێ بۆ ڕێکەوتنەوە بێ هاوکاری هەرێمی کوردستان بکات ئێمە لەگەڵ تورکیادا پەیوەندیەکی بەهێزی بازرگانیمان هەیە و ئەو پەیوەندیش وا بوو ئێمە بەڵێ چاوەڕوان دەکرا کە تورکیا هاوکار بێت ئەو چاوەڕوانەی لەسەر ئەو پەیوەندیە بەهێزە بازرگانیە و بەرژەوەندی هاوبەشە بووە بە هەمومان کە ئێستاکە بەڕاستی بەرژەوەندی هاوبەشەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردستان و لەگەڵ حکوومەتی تورکیا ڕوبەڕووی هەمان هەڕەشە بوونەتەوە لەبەرەوە ئێمە کە لەن چاوەڕەمان دەکرد تورکیا هاوکاری زیاتر بکات مەبەست لەسەر پاراستنی ئەو بەرژەوەندیانەیە
کە ئەوانش بەهاتنایە بۆ پاراستی بەرژەوەندەکان و ئەو هەڕەشە بۆ هەمومان ڕوبەڕووی ببینەوە. باشە کەواتە کە دەوترێت تورکیا دۆستێکی خراپ بوو بۆ هەرێمی کوردستان ئەمە قسەیەکی ناڕاستە بۆ پێویست بۆ ناکات کە هەرێم بە سیاسەتەکانی دابچێتەوە یاخود بە پەیوەندەکانی دابچێتەوە لەگەڵ تورکیادا؟ هیچ شتێک ئێستا نەگەینێتە بنبەست ئێستا کەمە لە پەیوەندیەکی پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا زۆر وەکو پێشوو وایە و پەیوەندیەکان ئێستا کە ئەوە نێ بلەواگەیەتە بنبەست حکوومەتی تورکیا بایکۆت و هیچ هاوکاریەکی پێشکەش بە هەرێمی کوردستان نەکرێت بێگومان حکوومەتی تورکیا هاوکاری مرۆیی پێشکەش بە هەرێمی کوردستان کردووە و حکوومەتی تورکیا پەیوەندی بازرگانەکان لەگەڵ هەرێمی کوردستاندا ئاساییە و بەردەوامیش دەبێت و بەڵام بۆ ئەوەی کە ئایا ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی تورکیادا بەرەو کوێ دەچێت بێگومانەوە دەبێت ئەمە کا لەسەرەوانە دەکەین و بە هەمومان بتوانین پەیوەندەکانمان زیاتر بەهێز بکەین و ئەگەر بۆمان بکرێت بتوانین پەیوەندیەکی سەربازی و ئاسایشیش بکەین لەسەر ڕێکەوتنێ بەڵام بێگومان ئەوە کاری حکوومەتێکی خاوەن سیادەیە بۆ ئێمە ئێستا کە خاوەنی سیادە نین و خاوەنی بەڵام خۆ هێشتا تورکیا هێزی هەیە لە سەربازی و ئاسایشی لەگەڵ حکوومەتی تورکیادا بکەین. ببوورە تێنەگەیشتم وتم خۆ لە ئێستادا تورکیا بنکەی سەربازی هەیە لە ناو هەرێمی کوردستاندا. هەر کاتێک بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی تورکیا لەژێر هەڕەشەدا بن بێگومان بە هەردوو لا دەبێت ڕوبەڕووی بە ڕەشانە ببنەوە. باشە زۆر بە کورتی دوا کۆمنت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک مەریوان هەورامی دەڵێت پارتی تا پێدا نەبێتە پاشکۆی ئاعتراف بە کانتۆنەکان ناکە. هەر ئەمڕۆژ پەرلەمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان کانتۆنەکانی بە فەرمی ناساند. پارتی لەم بارەیەوە چی دەڵێ؟ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک هەوڵی بۆ نەداوە کە هیچ لایەنێکی سیاسی بێتە پاشکۆی. لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان ئێمە هەموو بۆ چوونەکانی پارتی دیموکراتی کوردستان لەسەرەوەیە کە ئێمە هەمووان خەباتێکی نەتەوەیی نیشتیمانی دوور و درێژمان کردو بۆ گەیشتن بە ئامانجێک و ئازادکردنی کوردستان و خەڵکی کوردستان و دابینکردنی خۆشگوزەرانی بۆیان و ئێمە داوا لە هەموو برایان دەکەین و بە خۆشمان ئەوەیە کە ئێمە هەموو پێکەوە خەبات بکەین ڕوبەڕووی ئەو مەترسیە بینەوە کە ئێستاکە لە ئەرزی واقعدا هەیە و واز لە کاری مزایدە و هەندێشتی بێ بنەما بێنین و خۆمانی پێوە سەرقاڵ نەکەین و دروستکرد نەبینە هۆکای دروستکردنی قەیران بەڵکو بینە چارەسەرکردنی قەیرانەکان و ڕوبەڕووی مەترسیەکان. باشە بۆ لەمە دوا کە پەرلەمان بە فەرمی کانتۆنەکان دەناسێنێ دیدی پارتیش دەڵێ کانتۆنەکانی ڕۆژاوە زۆر بە کورتی ئەگە هە بڕیارێک لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەربچێت و لەلایەن پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمەوە دەرچێت بە یاسای بێت و بە یاسا بێت بێگومان پارتی دیموکراتی کوردستان پێڕەوی یاسایی دەکات. ئەگەر هەچ کاتێ پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمەوە بڕیارێدا ئەو وەختە بێگومان لە بیدیاکان شەوگوێ لە کادر و لە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان دێ بەچی شێوەیەک باس لەو وشەی بێنن بەڵام بەلایەمەوە بەڕاستی وشەی ئەو پێویست بۆ ناکە ئێمە بێن وشەیەک بەکاربێنین بین ئایا موشە بۆ لە کانتۆنە یاخود وشەیەکی تر بەکاربێنین. ئێمە گرنگەوەیە هەمووان پێکەوە کار بکەین بۆ ڕوبەڕووی ئەو نەفری عامی کە ڕوبەڕووی برایانمان لە کۆبانی بوونەتەوە. زۆر سوپاس بۆ جەنگیز محەممەد ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی پارتی دیموکراتی کوردستان. سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. ئازیزانی نارتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی وەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک. تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.